ڕێگای بەهەشت پاولۆ کۆیلۆ. پیاوێک لەگەڵ ئەسپ و سەگەکەی بە ڕێگایەکدا دەڕۆیشت. ڕێک ئەو کاتەی لە بندارێکی گەورە پشویان دەدا، بروسکێکی بەهێز لە دارەکەیدا و ئەوانی کوشت. بەڵام پیاوەکە پێی نەزانی کە مردووە. ئەو هەروە لەگەڵ دوو هاوڕێیەکەی بە ڕێگایەکەدا دەڕۆیشتن. جاری وایە زۆری پێدەچێ هەتا مردووەکان لە بارودۆخەکەی خۆیان تێدەگەن. ڕێگایەکی دوور و درێژ بوو. گردێکی گەورە لەسەر ڕێیان بوو. گەرمایەکی بەهێز ئارەقەی بە هەموو لەشی ئەواندا شۆڕ کردبووە. لە توونیان بڕستیان لێبڕا بوو. لە سووچی بادانەوەی ڕێگاکەدا دەروازەیەکی مەڕمەڕی گەورەیان دیت کراوەتەوە. حەوشە گەورەکەی بە تەختە بەردی زێڕین داپۆشرا بوو. لە نێوەڕاستی حەوشەکە، واتە حەوشە سەرسوڕهێنەرەکە، ئاوێکی ڕوونی سارد و کەللەتەزێن لە هەردی دەردەقڵی. کابرای ڕێبوار ڕووی لە دەرگەوانەکە کرد و پرسی: ڕۆژ باش کاکەجیان، ئێرە کوێیە ئاوا جوانە؟ دەرگاوان وتی: ڕۆژ باش، ئێرە بەهەشتە. کابرا بە خۆشحاڵیەوە کوتی: ئەی کە چەند باش بگەیشتینە بەهەشت، خۆ وەختە لە توونیان قڕ بین. دەرگەوان ئاماژەی بە ئاوەکە کرد و وتی: دەتوانی بچێ ژوور و بە کەیفی خۆت لەو ئاوە بخۆیەوە. ڕێبوار کوتی: بەڵام سەگ و ئەسپەکەشم تینویانە. دەرگاوان وتی: بەداخەوە هێنانی ئاژەڵ بۆ ناو بەهەشت ڕێگە پێدراو نییە. ڕێبوار زۆر تێکچوو. لەگەڵەوەیدا لەبەر وشکی زمان و گەروی تاقەتی ڕێگای نەما بوو، بەڵام ئامادە نەبوو هەر خۆی بەتەنیا لەو ئاوە خۆشە بخواتەوە. سپاسی دەرگاوانی کرد و دیسان ملی ڕێگای گرت. دوای ماوەیەکی دوور و درێژ، هەروە کە لە گردەکەەوە سەردەکەوتن، گەیشتنە دەشتێکی سەوز. لە سەرەتای ئەو دەشتە سەوزە دەروازەیەکی کۆنی ژەنگ لێدراو بەسەر باریکەڕەیەکدا دەکراوە کە لەمبەرەوبەری ڕێگایەکەدا ڕێزەدارێکی شۆڕەبی سێبەریان خست بۆ سەر جادەکە. لە قەراغ جادەکە پیاوێک لە بن سێبەری دارەبیەک ڕاکشا بوو و کڵاوەکەشی لەسەر هەر تکچاوی دانابوو. دەتکوت خەوتووە. ڕێبوار کوتی: ڕۆژ باش. پیاوەکە بە حاستەمێک سەری بۆ لەقاند. ئێمە زۆر توونین، من و ئەسپ و سەگەکەم. ڕێبوار کوتی. پیاوەکە ئاماژەی بۆ ئەو لا کرد و وتی: لە نێوان ئەو گاشە بەردانە کانیاوێکە، بڕۆن بە کەیفی خۆتان بخۆنەوە بافێنک بنەوە. ڕێبوار و ئەسپ و سەگەکە چوون لەسەر لێوی کانیەکە، تێر ئاویان خواردەوە و حەسانەوە. ڕێبوار سپاسی پیاوەکەی کرد. پیاوەکە وتی: هەر کاتێک حەستان لێبوو ئەوە دەرگا کراوەیە. ڕێبوار پرسی: بەس دەم هەوێ بزانم ئەو شوێنە کوێیە؟ پیاوەکە وتی: ئێرە بەهەشتە. بەهەشت؟ بەڵام لەو خوارەوەش دەرگەوانی دەروازە مەڕمەڕەکە دەیگوت ئەوێ بەهەشتە. پیاوەکە وتی: ئەوێ بەهەشت نییە، جەهەنەمە. ڕێبوار سەری لە شەوا بوو. کوتی: دەبێ پێش بە خەڵکی بگرن تا لە نێوی ئێوە کەرچی خراپ وەرنەگرن. زانیاری ئاوا هەڵا مرۆڤ تووشی سەر لە شێوان دەکا. پیاوەکە لە وەڵامدا کوتی: تەواو بە پێچەوانە. لە ڕاستیدا ئەوان چاکەشمان لەگەڵ دەکەن، چونکە هەموو ئەو کەسانەی ئامادەن باشترین دۆستەکانی خۆیان وەلا بنێن هەر لەوێ دەمێننەوە. ئەوەش ئەو چیرۆکە زۆر سەرنجڕاکێش.